بسم الله الرحمن الرحيم. إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر. ليلة القدر خير من 1000 شهر. تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر. سلام هي حتى مطلع الفجر. سڵاو خۆشەویستانم، خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خی گەورە و پاشە ناوکارانم بووینۆمیانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان، ئەم ڕۆژ لەگەڵ کابێرەمانی هاوکارم یاوە جومعە لە نێو بازاڕی شاری سلێمانیەوە پەیامێکی دیکە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامەکان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان، ئەمڕۆ باز لە شەوەکانی قەدر دەکەین، باز لەوە دەکەین چۆن خۆمان ئامادە بکەین بۆ شەوی لەیلەت القەدر. سروشتی موسڵمانان وایە لە شەوی 20 ڕەمەزان 20/21 تا کۆتایی مانگی ڕەمەزان دادەنیشن بە ئومێدی ئەوەی شەوی لەیلەت القەدر دوێ بە نەسیبیان و ئەو تاعەتە گەورەی کە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت خێری لە 1000 مانگ زیاترە، واتە 83 ساڵ و بڕێک موسڵمانان دەیانەوێت ئەم خێرە گەورەیان دەست بکەوێت. بۆ ئێمەش لە هەوڵاتیان دەپرسین چۆن خۆمان بۆ ئەو شەوە ئامادە بکەین، چۆن بتوانین تاعەتی باشی تێدا بکەین تاکو ئەو خێرە گەورەمان بەنسیب بێت و خوای گەورە لە خۆمان ڕازیکەین ئینشاءالله. لەگەڵ هاوڵاتیانە ئەم پەیامە تاوتوێ دەکەین، بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان. فەرموون. ئەگەر کەسێ بیەوێ خوای گەورە لی خۆش بێ باش شەوەکانی لەیلەت القەدر لە ناو مزگەوت تا بمێنێتەوە. ئەو شەوە لەدەست خۆمان نەدەین هەتا بەیانی نوێژ و تەعاتکەین بۆ خوای گەورە. وەڵا ئینشەڵا بێ هەوڵ بن و دابنیشین بەشم ئەو خێرە گەورەی ئینشەڵا خوای گەورە بێ بەشمان نەکات لەو گەورەی و لەو فەزلی ئەو شەوە گەورەیە کە لە باخاتی خوای گەورە بەڕۆژوو بووین لە شەوی تاکانی شەباح تا بەیانی عیبادەت بە خوای گەورە بکەین تا ئەچین نوێژی بەیانیەکەین. شەوێکی مبارەکە و لە دەستە چون ساڵی یەک جارێک یەک شەویشە لە دەست داوا لە هەموو مسلمانانەکەمەیدی ئەو شەوەی بە فیڕۆ نەدەن و لە دەست نەدەن. هەندێک کات هەیە زۆر پیرۆزە، ئەو کاتانە کە لە دەست دەرچوو زەحمەتە کاتێکی کە بۆت بگونجێ یا بۆت بڕەخسێ ئینسان تا محاولە بکە پشتیوان بەخوا لە دەستی دەرنەچێ. شەوی لەیلەت القەدر لای تۆ چی ئەگەیەنێت؟ شەوی لەیلەت القەدر شەوێکی مبارەکە، شەوێکی پیرۆزە. خوای گەورە باسیەکە لە ئاەتی قورئانە کە خێرێکی زۆری هەیە. جا هیوادارم ئەو شەوە لە چیز خۆمان نەین، ئەو شەوە دابنیشین خێرێکی زۆر چاکمان دەستگیرە بێ. خێری زیاتر لە 1000 مانگی هەیە کە ئەکاتە نزیکی 83 ساڵ. چۆن خۆمانی بۆ ئامادە بکەین؟ وەڵای خۆ ئامادەکردنەکەی خۆ ئامادەکردنەکە ئەبێ ئێمە بە دڵێکی پاکەوە خۆمانی بۆ ئامادە بکەین، بە دڵێکی پاکەوە بە شتێکی چاکەوە خۆمانی بۆ ئامادە بکەین. خوای گەورە فەرمێت خێری لە 1000 مانگ زیاترە، واتە 83 ساڵ و شتێک. کەممان بتوانین 83 ساڵ تەمەنمان بێت. یەک بەدەیە ئەو خێرە یەک بەدەیە. باشە، کەواتە ئێمە هەوڵ بدەینەوە شەوە لە دەست خۆمان نەدەین، کارێکی باش نییە. ئەو شەوە لەدەست خۆمان نەدەین هەتا بەیانی نوێژ و تەعاتکەین بۆ خوای گەورە. چۆن خۆمان ئامادەکەین بۆ شەوی لەیلەت القەدر؟ خۆتان ئامادەکەن و بە ڕۆژوو بن و نوێژەکانتان بکەن و جەماعەتەکەتان بکەن و ئامادە بن بۆ لەیلەت القەدر بۆ ئەو ڕەحمەتی خوا کە بەر هەمومان پێشە. حاجی تۆ بە مێژووی تەمانە زۆر دانیشتی بۆ لەیلەت القەدر؟ بەخوا دانیشتوم بەعزی کەرجی دانیشتوم بە ڕاستیەوە بڵێم لەوەی نیاخ. خوای گەورە فەرمێت خێری لە 1000 مانگ زیاترە، واتە 83 ساڵ و شتێک. کەممان هەبێ بگەینە 83 ساڵ، کەواتە ئەمە خێرەی گەورەیە. فرسەتە، فرسەت لە ژیان فرسەتە. دنیای ڕۆشن هیچ نییە، تەواوە بێ بابزانی تا من هەفتا دەوری 70 ساڵم تەواو کرد ئەمە ئەم دەقەی لە بەسیاوە فەقیریم دیوە، دەوڵەمەندیم دیوە، گەنجیم دی ئەو گیرم و تەواوە. کەواتە لەیلەت القەدر توانین بڵێن جارێتش نوێبوونەوەیە لەگەڵ خوای گەورەدا کە لە گوناه بگەڕێنەوە، تۆبەیەکی نەسوحیش بکەین. بێ تۆبەیەکی تەواو بکەن، ئەبێ کە پێش ڕەمەزان دوعا بکەیت کە خوا عەمر و درێژکە گەیت ئەو ڕەمەزانەوە نەپیرۆزە بە ئاگادار بن. 5 مانگ 6 مانگی نێوان خوای بەخاتی گەورەیەکەی خۆت تەمەنمان درێژکەی تا ئەچینەم ڕەمەزان. ئەگەر بۆ شەوی لەیلەت القەدر خۆ ئامادە بکەین ئەبێ دەستنوێژی جوان هەڵگری و خۆی بۆ لە دەسەگنێ و زۆر چاک و لە مزگەوتەکاندا و ئەوەی کە خوا پێداوە بێ ئینشاءالله و ئێتر خۆ لە ئامادەیەکا و دەرەلینگانی لێ لەکا بۆ لەیلەت القەدر ئینشاءالله.
خێرێکی زۆر گەورەیە خوای گەورە خێرێکی زۆر گەورەیە ئەرێ وەڵڵاهی جا لە دنیادا لەوەی خێرتر دەبێ ببێ هەر نییە لە لەیلەتول قەدر ئەوەی کە بیگرێ و بەڕاستی بیگرێ و ڕوو لە خوایکە ئێتێ بەهەشتت بۆ خۆت کڕیوە خێرەکەی لە 83 ساڵ زیاترە ئەتوانین بڵین کەسشمان بەدەگمە بگەینە 83 ساڵ داگە بە نسیبمان شتێکی زۆر چاک ئەجالەوە باشە هەر دەبێ لە هەموو شتێک مەحفوظت دەکات لە خراپە لە دزی لە مەسەلا گەڕاندنی خراپە لە هەموو شتێک دەرجێڕیش دەوانێت جنابە بە عمری خۆت زۆر دانیشت بۆ لەیلەتول قەدر ئەی دانیشتومەرە وڵا داژنیشتوم و دانەنیشتوم و من کاتی خۆی پە پێشمەرگە بووم ئەو کاتی بۆمان نکراوە بە شاخەکانەوە بووین مەسەلا لە شاخەکان بووین مزگەوتمان لێ دوور بوو قوربان زۆر کەس شەوی 27 دانیشێت بەڵام 27 دیاری نەکراوە خۆی عادەتەن بە پێی فەرمایشی پێغەمبەر صلی الله علیه و لە شەو تاکاناتە 21 23 25 27 29 لە 21 و 22 24 25 ئالمانەدا هەوڵبەی دابنیشێ مشەوەکان بۆی خێرەکە بە نسیبە سۆگەرێکی دەبێ ئاگادار بێ دانیشێ خۆزگەم لەو کەسانەی کە لە یەکەکەیەوە دەست پێ دەکا هەتاش لە پێنجەکەی ئەوە بەهەشتی بۆ خۆی کڕیوە خۆزگەم لەو کەسانە انشاءالله خۆی بە نسیبی تۆشی بکات انشاءالله ئەگەر کەسێ بیەوێ خوای گەورە لی خۆش بێ باشەوەکانی لەیلەتول قەدر لە ناو مزگەوت تا بمێنێتەوە ئەو شەوە لە دەست خۆمان نەدەین هەتا بەیانی نوێژ و تەعاتکەین بۆ خوای گەورە وەڵا ئیشەڵا بێ هەوڵ بن و دابنیشین بەشم ئەو خێرە گەورەی ئیشەڵا خوای گەورە بێ بەشمان نەکات لەو گەورەی و لەو فەزلی ئەو شەوە گەورەیە کە لە باخاتی خوای گەورە بە ڕۆژوین لە شەوی تاکانی شەباه تا بەیانی عیبادت بە خوای گەورە بکەین تا ئەچین نوێژی بەیانیەکەین شەوێکی مبارەکە و لە دەزە چیە چون ساڵی یەک جارێک یەک شەویشە لە دەست داوا لە هەموو مسلمانانەکەمەیدی ئەو شەوەی بە فێڕۆ نەدەن و لە دەست نەدەن هەندێک کات هەیە زۆر پیرۆزە ئەو کاتانە کە لە دەست دەرچوو زەحمەتە کاتێکی کە بۆت بگونجێ یا بۆت بڕەخسێ ئینسان تا محاولە بکە پشتیوان بەخوا لە دەستی دەرنەچێ وڵا ئیشەڵا پشتیوان بەخوای گەورە بێ خۆمان ئامادەکەین شەوێکی زۆر گەورە و مبارەک و بەڕێزە لە ژیان تا دانیشتوی بۆ لەیلەتول قەدر زۆر داژنیشی شەیەکی زۆر بە گەورەشی هێزام ئیشەڵا داژدەنیشی پشت بەخوای گەورە باشە بە پێی فەرمایشی پێغەمبەر صلی الله علیه و سلم شەوەکە دیاری نەکراوە چ شەوێکە بەڵام مسلمانان زیاتر 27 دانیشن تا چەند گرنگێمە هەوڵ بدەین وەکو پێغەمبەر درود و خوای فەرمێ شەوە تاکەکان بۆی بگەڕن وەکو 21 23 25 27 29 ئەم پێنج شەو دابنیشیت بۆی کە بە نسیب ببێ ئینشاءالله مەڵێ ئێمە 21 و 24 و ئەوانە دانیشین بەس بە زۆری لە کوردەواری کۆمانە 27 وانە دانیشین بە زۆری 27 گرنگی زیاتر پێیین هەرچەند پێت وایە لەیلەتول قەدر هۆکارێکی زۆر باشە بۆی کە عیبادەتێکی باشان بۆ بنووسێت چونکەم خێری وەکو خوای گەورە فەرمێ لە قورئانە خێری زیاتر لە 1000 مانگواتە نزیکی 83 ساڵ زیاتریشە کەممان هەیە بگەینە 83 ساڵ تا چەند گرنگ ئێمە دابنیشین بۆی کە خێرێکی گەورە دەستکەوێت وەڵا ئیشەڵا بێ هەوڵ بن و دابنیشین بەشم ئەو خێرە گەورەی ئیشەڵا خوای گەورە بێ بەشمان نەکات لەو گەورەی و لەو فەزلی ئەو شەوە گەورەیە ئیشەڵا پەنا بەخوا بۆ هەموو لایەکمان ئیشەڵا خێر و خۆشی بێ و ئەم وڵاتەشمان بۆ چاک بێ ئیشەڵا و هیچ ناخۆشی نەبین پشت بەخوای گەورە هیوادارم دوعای باشی تیاکەی بۆ ئینشاءڵڵا دوعاکانی گیرا بێ وەڵا پەنا بەخوای گەورە هەر بێ دوعای چاک بۆ موسڵمانانی بکەین و بۆ خۆشمانی بکەین ئیشەڵا پەنا بەخوا لەگەڵ لەیلەتول قەدرا بینە چۆنە سپاس بەخوا عیبانێ باش دەی چۆن خۆمانی بۆ ئامادەکەین وەڵڵای دەبێ زۆر بە جوای خۆمان بۆ ئامادەکەین کەوا خوای گەورە ئەو دەست و قازی داوەتین بەکاری بێنین بۆ کردەوەی وا کەوا لە قەدی پێ بکەین ژداعاتی پێ بکەین دانیشتووی تۆ بەڵێ سپاس بەخوا دانیشتم لە کوردەوارەوە باوە خەڵک زیاتر 27 دانیشێت تا چەند گرنگ ئێمە شەوەکانی کەش دابنین شەوە تاکەکان 21 23 25 27 29 بۆی ئینشاءڵڵا بە مسۆگەری و خێرەمان بە نسیب بێ ئینشاءڵڵا وەڵا پشتیوان بەخۆخۆوە بەش قەزەی تاکان نییە جوتەکان احتیمالە سپاس بەخوا هەر ئەوە خێرتیا بێت قەزەی وەنە بەش تاکان بێت جوتەکانی بۆی دابنیشین خۆمان ئامادەکەین بووی کاک حاجی چۆن خۆمان ئامادەکەین بۆ شەوی لەیلەتول قەدری پیرۆز وەڵا خۆ ئامادەکە و پشتی خوا و تەوەکل بەخوا خۆ ئامادەکەی تر چییە کەسێ پشتی بەخوا بێ زۆر ساهلە بۆ لە مێژووی تەمەن تا زۆر دانیشتی بۆ لەیلەتول قەدر زیاد هەر دانیشتم لە کوردەوارەوە باوە خەڵک زیاتر 27 دانیشێت
بەڵام بەپێی فەرمایشتی پێغەمبەر درود خوا لێ فەرمێت شەوەتاکەکان بۆی بگەڕێت چونکە دیاری نەکراوە 21 23 25 27 29 مامۆستاوا فەرمیانە بەس ئەچیترێ ئەلو حەوشەوە ئەچی نین کامیانە کەواتە هەموو شەوەکان دانیشین تاگەکان باش نییە بەرە وەڵاوە باش ئەگەر خوا بۆ بکە ئەو مانگە هەردانیشی چاک چۆن خۆمان ئامادەکەین بۆی وڵای بەدلەیەکی پرەوانە و ڕۆکەینە قاپی خۆ بە زمانی بە ڕۆژویم بووە لەبەر خاتی خوای گەورە بە ڕۆژوین وایە کە لە با خاتی خوای گەورە بە ڕۆژوین لە شەوی تاکانی شەباه تا بەیانی عیبادەت بە خوای گەورە بکەین تا ئەچین نوێژی بەیانیەکەین مێژووی تەمەنی جەنابەت زۆر دانیشتی بۆ لەیلەتول قەدر بە فکرم نیەت کە ماڵمان هاتوۆتە شار ئەوجێ لە لادێ بووین بە کەمی داعشی هاتوونەتە شار بە فکری مەشکور دانیشتوو لە ساڵی 69 هەزار سپاس بۆ زیاتر خەڵک لە کوردەواری خۆمانە 27 دانیشێت بەڵام بەپێی فەرمایشتی پێغەمبەر درود خوا لێ بێت دیاری نەکراوە بۆیە فەرمێت لە شەوتاکانەوە بگەڕێن وەکو 21 23 25 27 29 تا چەند گرنگە ئەم پێنجشەوەی کۆتایی دابنیشین بۆی کە مسۆگەریگەن ئینشەڵڵا گرنگە لە 21 دابیشێت تا 29 چونکە بۆ خۆمان خازانجی ئەوە زەخیرێکە بۆ دنیای خۆمانی خەیر وێلیە ئەگەر خوای گەورە یارمەتی دەرمان بێ ئینشەڵڵا حەبە ڕۆژمان ماوە 13 ڕۆژمان ماوە ڕەمەزان وانە ئەم 13 ڕۆژە بە چیمان زەخیرە چەند ساڵە هەوڵە دەین بە ماڵ و مناڵ بۆ دنیا بە ئەم 13 ڕۆژەی تری شەڵ دێن بۆ خوای گەورە خوای گەورە خۆشە فەرمێ خێری لە 1000 مانگ زیاترە واتە 83 ساڵ و شتێک کەسمان بەدەگمەن بگەین 83 ساڵ بۆیە زۆر گرنگە لە دەست خۆمانی نەدەین بە تایپی تەمەنی تایپەی ئێمە لە 6 لە 55 و 6 تا ئاوایە گوێلیە ئیتر خوای یارمەتی دەرمان دێت و زۆر سپاسەکەم و مەمنونم ئەگەر کەسێ بیەوێ خوای گەورە لی خۆش بێ باشەوەکانی لەیلەتول قەدر لە ناو مزگەوت تا بمێنێتەوە ئەو شەوە لە دەست خۆمان نەدەین هەتا بەیانی نوێژ و تەعاتکەین بۆ خوای گەورە وەڵا ئینشەڵا بێ هەوڵ بەن و دابنیشین بەشم ئەو خێرە گەورەی ئینشەڵا خوای گەورە بێ بەشمان نەکات لەو گەورەی و لەو فەزلی ئەو شەوە گەورەیە کە لە با خاتی خوای گەورە بە ڕۆژوین لە شەوی تاکانی شەباه تا بەیانی عیبادەت بە خوای گەورە بکەین تا ئەچین نوێژی بەیانیەکەین شەوێکی مبارەکە و لە دەزە چیە چون ساڵی یەک جارێک یەک شەویشە لە دەست چەداوە لە هەموو مسلمانانەکەمیدی ئەو شەوەی بە فێڕۆ نەدەن و لە دەست نەدەن هەندێک کات هەیە زۆر پیرۆزە ئەو کاتانە کە لە دەست دەرچوو زەحمەتە کاتێکی کە بۆت بگونجێ یا بۆت بڕەخسێ ئینسان تا محاولە بکە پشتیوان بەخوا لە دەستی دەرنەچێ ئەبێ ئامادە بین بە دڵ و بە ژیان کە چا دوعا بکەین و خوا لەما وەرگێ بە پشتیوانی خوا لە کوردەواری دەوا باوە خەڵک زیاتر 27 دانیشێت تا چەند گرنگە ئێمە شەوەتاکەکان هەمی دا فەرمانی خواکەین مەڵێ 27 هەیە و 29 هەیە 25 و 23 و 21 هەمسیانە چی خوا فەرمێنی ئێمە بەخشێوەکەین خوا لێوە فەرمێ شەوەتاکان بۆی بگەڕێن بۆی مسۆگەریگەن ئینشەڵڵا بۆ ئێو شەوەتاکانە خێری زیاترە تا لە مزگەوتە بمێنیتەوە قەزار باوە بە مێژووی تەمەنی خۆ زۆر دانیشتی بۆ لەیلەتول قەدر وەڵڵا وازانم ئەوەی توانی بێت و بۆم کرا بێ دانیشتوو خۆی گەورە خۆی فەرمێ خێری 1000 مانگ زیاتری هەیە واتە 83 ساڵ و شتێک کەم کەسیشمانێ بگەینە 83 ساڵ تا چەند گرنگە ئەم خێرە گەورە دەست خۆمان نەدەین وەڵایەتی خوا لە چیشمان نهات خوا لەمان وەربگرێ بۆ خاڵی گەورەی خۆی وا ئەم بەخشەرمان بۆ چاکە بۆ خاڵی گەورەی خۆ تەژی بە حەبری ئەوە بگرێ ئینشەڵڵا دوعای باش بکەی بۆ میلەتە خوا ڕەحمەکە بۆ میلەتە فەقیرە ئەو میلەتە فەقیرە خوایە لەیلەتول قەدر لای جەنابەت چی ئەگەیەنێت شەوی لەیلەتول قەدر لەیلەتول قەدر شتێکی مبارەکە شتێکی پیرۆزە ئەوە هەر بە زمانی منە لە قەدیمەوە لەینەوەکە دەیگێڕنەوە لە هەموو زمانی هەموو پێغەمبەرەکان هەر صلی الله علیه سلامی خوایان لەسەر بێت شتێکی مبارەکە شتێکی گەورەیە چەند لە قورئانە ئەو شتێکی کە لە قورئانی شەبێ گومانی تیانەیە ئێستا من بۆ خۆم یعنی زۆر شت هەیە جێڕانەوەی فڵان زانە جێڕانی فڵانیان حەدیث لەوانەیە بۆ خۆم گومان بەڵام ئەوەی کە لە قورئانە بێ گومانی تیانەیە سنە دەزێمەدانی کەواتە چۆن خۆمانی بۆ ئامادەکەین بۆ ئەو شەوە پیرۆز جا ئەمن داوا لە هەموو مسلمانانەکەم ئەگەر شەوێکی مبارەکە و لە دەزە چیە چون ساڵی یەک جارێک یەک شەویشە لە دەزە چێداوا لە هەموو مسلمانانەکەمیدی ئەو شەوەی بە فێڕۆ نەدەن و لە دەست نەدەن ئیشەڵڵا بە ئیزنی خوای هەمومان هەموو مسلمانان لە کوردەواری خۆمان داوا باوە مسلمانان زیاتر 27 ڕەمەزان دادەنیشن پێغەمبەر درود خوا لێ بێ فەرمێت شەوەتاکان بۆی بگەڕێن چکم دیاری نەکراوە تا چەند گرنگە ئێمە هەموو شەوەتاکەکان دابنیشین
بۆ ئەوەی ئینشاءالله ئەو خێرامان بەنسیب والله بەڕێزیانە هەمومان کە بیستومانە هەمومان جەنابیش هەروای بیستۆ هەمومان هەروامان بیستووە ئەم شە لە فکری کەسانێ بڵین وامان بیستۆ بڵێ لە شەوە تاقەکانایە لە شەوە تاقەکانە بەڵام هیچ کەسیش بۆی معلوم نییە بەس لە عیدنی خوایدایە لە چ شەوێکیایە بەڵێ لە مانگی ڕەمەزانایە ئیدی زیاتر کە قورئان لە 27 ڕەمەزانێ هاتوۆتە خوارێ و ئەوانە زۆر شمولی 27 ڕەمەزانیەکەن بەڵام هێندێکی ژەڵێن هەر لە 21 ڕەمەزانەوە ئیدی شمولی دەکا ئیدی هەتا کۆتایی 29 شمولی دەکا ئیدی ئەمە وامان بیستۆکە وەکو عەرزم کردی گەورە خۆی فەرمێت خێری زیاترە لە 1000 مانگ خەیر من ئەلفی شەهر باشە واتە 83 ساڵ شتێک کەم کەسیشمانێ بگەینە 83 ساڵ تەمەن تا چەند گرنگە ئێمە ئەمە لە دەست خۆمان نەدەین چونکە هەلێکە من عەرزم کردی لە پێشدا ئاماژەمەوەدا عەرزم کردی لە پێشدا زۆر گرینگە ئەگەر ئەو شەوەی لە دەست نەدەین چون ساڵی شەوێکە لەو 12 مانگە یەک شەوێکە شەوەکەش کە لە دەستی نەدەین زۆر گرینگە بەڵێ زۆر گرینگە کە لە دەستی نەدەین لەبەرەوەی لە ساڵەکەی ئەو شەوەیە جا ئەو هەموو خێر و ساڵە دەشکەوە مەسەر بڵین هەشتا و ئەوەنگە ساڵێ و هەزار و ئەوەنگە مانگەیە و ئەوەنگە مەسەلەینەیە ئیدی دەست هیچ کەسێکی ناکرێت ئەگەر 12 مانگە بۆی دانیشتی هێشتاکانە هەر بەلای منەوە کەمە هێشتا پێشەوای مرۆڤایەتی محەممەد درودی خوای لەبێت ڕۆحمان بە قوربانی بێت ئەوەندە بەڕەحم بوو بۆ ئومەتەکەی ئەوەندە دڵسۆز بوو بۆ ئومەتەکەی ئەتوانین بڵێن لە دایک و باوک زیاتر بۆ منداڵەکانی لە خودی مرۆڤەکان زیاتر بۆ نەفسی خۆیان دڵسۆز بۆ ئێمە پێغەمبەر درودی خوای لەبێ داوای لە خوای گەورە کرد خوایە گیان ئومەتەکەی من تەمەنیان کورتە ئومەتەکانی پێش من تەمەنیان درێژ بووە و عیبادەتی زۆریان کردووە ئەترسم لەوەی کە ئومەتەکەی من بەهۆی تەمەنی کورتیانەوە عیبادەتی کەم بکەن بۆی خوای گەورەش لەبەر خاتری پێشەوامان درودی خوای لەبێ لەبەر ئەو خۆشەویستەی کە بۆ پێشەوامان هەیبوو شەوی لەیلەتول قەدری وەکو خەڵاتێک پێشکەش کرد بە پێغەمبەر و بە ئیمانداران و بە موسڵمانان شەوی لەیلەتول قەدری بۆ دیاریکردن کە بتوانن لە ماوەی ئەو شەوەدا خزمەت بکەن نوێژ بکەن خواپەرستی بکەن عیبادەت بکەن ببەخشن چاکە بکەن شۆنێژ بکەن کە خوای گەورە خۆی دەفەرمێت خەیر من ئەلفی شەهر واتە خێری 1000 مانگ یاخود لە 1000 مانگ زیاتری هەیە کە دەگاتە 83 ساڵ و بڕێک دەبا هەوڵ بدەین هەمومان ئەو شەوە پیرۆزە لە دەست خۆمان نەدەین ئەو 83 ساڵە لە دەست خۆمان نەدەین چونکەم کەم کەسمان هەبێت تەمەمان بگاتە 83 ساڵ کەم کەسمان هەبێت بتوانین 83 ساڵ بژین بەلەشی ساخ و بە عیبادەتکردن بۆ خوای گەورە تەنها شەوێکە و دەتوانین ئێمە ئەو خێرە گەورە بەدەست بێنین بەڵام لە کوردەواریشدا وا هاتووە مسلمانان زیاتر 27 دادەنیشن واتە شەوی 27 دادەنیشین بەڵام بە پێی فەرمایشتی پێغەمبەر درودی خوای لەبێ دەفەرمێت لە شەوە تاکەکاندا بۆی بگەڕن واتە شەوی 21 شەوی 23 شەوی 25 شەوی 27 شەوی 29 بۆ ئەوەی کە مسۆگەری بکەن ئینشاءالله ئەو شەوەتان بەنسیب بێت ئێمە هیواداری مسلمانان هەر پێنج شەوەکەی کۆتایی ڕەمەزان واتە شەوە تاکەکان دابنیشن بۆی کە ئینشاءالله ئەو شەوی بەنسیبیان هیواداری لەیلەتول قەدر بێ بەنسیبی هەمومان و زۆرترین عیبادەت لەو شەوەدا ئەنجام بدەین بەڵکو خوای گەورە لێمان خۆش بێت و لێمان ڕازی بێت ئێمە زیاتر بەردەوام دەبین با بزانی مسلمانان و هاوڵاتیان سەبارەت بە شەوی لەیلەتول قەدری پیرۆز چیمان پێ دەڵێن فەرموون ئەگەر کەسێ بیەوێ خوای گەورە لی خۆش بێ باشەوەکانی لەیلەتول قەدر لە ناو مزگەوت تا بمێنێتەوە ئەو شەوە لە دەست خۆمان نەدەین هەتا بەیانی نوێژ و تەعاتکەین بۆ خوای گەورە وەڵا ئیشەڵا بێ هەوڵ بەن و دابنیشین بەشم ئەو خێرە گەورەی ئیشەڵا خوای گەورە بێ بەشمان نەکات لەو گەورەی و لەو فەزلی ئەو شەوە گەورەیە کە لە باخاتی خوای گەورە بە ڕۆژوین لە شەوی تاکانی شەباه تا بەیانی عیبادەت بە خوای گەورە بکەین تا ئەچین نوێژی بەیانیەکەین شەوێکی مبارەکە و لە دەستە چییە چون ساڵی یەک جارێک یەک شەویشە لە دەست داوا لە هەموو مسلمانانەکەمیدی ئەو شەوەی بە فیڕۆ نەدەن و لە دەست نەدەن هەندێک کات هەیە زۆر پیرۆزە ئەو کاتانە کە لە دەست دەرچوو زەحمەتە کاتێکی کە بۆت بگونجێ یا بۆت بڕەخسێ ئینسان تا محاولە بکە پشتیوان بەخوا لە دەستی دەرناچێ لەیلەتول قەدر بینت چۆنە لەگەڵیا وەڵڵاهی ئەگەر ئینسان وەسفی خۆی نەکا زۆر باش نیم زۆر باش ئێمە هیوادارین لەم ساڵەوە باش ئینشەڵڵا ئینشەڵڵا زووتر باشوم بەس ئینشاءالله چۆن خۆمانی بۆ ئامادە بکەین ئینشاءالله بە ئیمانێکی قائیمەوانێ و بە تۆبەکردنێکی تەواو و ئینسان دایمەن بە ئەمەلەوە بژی
بە ئەمەلەوە بژی خی گەورە لێ بردە ئینشەڵا لە هەمووانە بورێ و ئینشەڵا خۆی گەورە خۆیە فەرمێت خێری 1000 مانگ یاخود لە 1000 مانگ زیاتری هێواتە 83 ساڵ و شتێک کەم کەسیشمان بتوانین بگەینە 83 ساڵا خود ئەگەر بیشگەین بە لەشی ساغ ڕەنگە نەگەینە ئەو تەمەنە و وەکو عیبادەت بۆ خی گەورە بکەین تا چەند گرنگە ئێمە ئەو شەوە پیرۆزە لە دەست خۆمان نەدەین بۆی کە ئەو 83 ساڵە مسۆگەرکەین وەکو عیبادەت بۆ خی گەورە زۆر ڕاستە چکە هەنێک کات هەیە زۆر پیرۆزە ئەو کاتانە کە لە دەست دەرچوو زەحمەتە کاتێکی کە بۆت بگونجێ یا بۆت بڕەخسێ ئینسان تا محاولە بکە پشتیوان بەخوا لە دەستی دەرنەچێ ئینشاءڵڵا بۆ هەموو مسلمانان گرنگە ئێمە هەوڵ بدەین لە هەموو شەوەتاکانە دابنیشین چکم لە عرف و عادەتی کۆدەواریدا مسلمانان زیاتر شەوی 27یان پێیان وایە کە شەوی 27 بێت بەڵام بەپەی فەرمایشتی پێغەمبەر دووخەروێ فەرمێت شەوەتاکان وای بگەڕێن وەکو 21 23 25 27 29 بۆی کە مسۆگەریکەن ئینشاءڵڵا تا چەند گرنگە ئەمە ئەم پێنج شەوەی کۆتایی دابنیشین ئینشاءڵڵا وەڵا زۆر گرنگە ئێستا تۆ گەر کاسپێکی دنیایی حساب بکەی کابرا بڵێ ئەمڕۆ بڕۆیتە دەرەوە تا ئێوارە دەوەرەقە پەیا ئەەکەی لەوانەیە کابرا گەرما و هیلاچی و هەمووی لەبیر بەرێتەوە تۆ بڵێ عیبادەتی 83 ساڵە دەسەکەوێ ئەمە شتێکی کەم نییە ئینشەڵڵا بێ جوفتی بۆ بکەین و خۆمانی بۆ ئامادەکەین ئینشاءڵڵا هیوادارین دوعای باشی تێدا بکەین بۆ مسلمانان ئینشاءڵڵا شەوی لەیلەتول قەدری پیرۆزکە مسلمانەکان قەدر شەوێکی پیرۆزە و شەوێکی ڕێکوپێکە و خوا عەمەلی لەسەر کردووە و پێغەمبەری خوا فەرمووی لەسەر گاوە و هەر کەسێ کوڕ بێ و ئازا بێ بیگرێ ڕەنگە لای خوا بێبەشی نەکا خوا بێ ڕەحمی نەکا خوا ڕوتبەی زیاوکە قەراری خوایەوە عەمری خوایە و حاجیان خی گەورە خۆی فەرمێت خێری لە 1000 مانگ زیات یاخود خێری 1000 مانگی هێواتە 83 ساڵ کەم کەسمان هەیە بگەینە 83 ساڵ تا چەند گرنگە لە دەست خۆمانی نەدەین ئەمانە هەمیان قەرارێنە لای خوایە هەیە چێتە 120 ساڵ هەیە چێتە 80 ساڵ هەیە چێتە 70 ساڵ هەیە 50 ساڵ خوا قەرارەکەی لەسەر تۆ ناتوانانی بڵێ وەڵام نسمە 100 ساڵ یاسمە 70 ساڵ یاسمە 100 ساڵ بەڵام خوا بێ بەشی ناکە مهمەوەیە عمری 70 بێ و 80 بێ و 100 بێ و 20 بێ تۆ چەند توانە بووەنە چەند قەراری خوای لەسەر بووەنە چەند عمری بوو ئەوەنە گەشتی بە ڕەمەزان پێغەمبەری خوا سەر ئەسحابەکان هەموو جارێکە ئەم ڕەمەزانێ ڕۆیی دوعایانەکەی لە لای خۆیان یا ڕەبی خوایە ئەم جاریشە نەمان کوژی بگەینەوە بە ڕەمەزانێکی تر بۆیە لەبەرەوەی استفادە بکەین لەبەرەوەی خێران دەست بکەین دا 70 و 80 و 100 ئەمانە لای خوایە لای من تۆ دەستەکەی من ئەوەیە کاک حاجی 83 ساڵ کەم نییە بۆی لە دەست خۆمانی بدەین من ئێستا 70 دە شەو دابنیشی خوا بکە بەنسیب 10 ساڵ دابنیشی نزیکی 1000 ساڵەکات ڕەحمەت لە خەبری باوکو بارێکی گەورەیە کە من چوون بۆ حەج لە خوا بەجابێ حەمد و سەنا بۆ خوای گەورە نوێژێ لێرە هیچ نییە لە مەدینە نوێژێ بە 100 نوێژە لە مەکە بە 100,000 بە 100,000 دوو ڕکعات نوێژ جا بڕوان لەم خێر و بەرەکەتە تۆ ئەگەر بۆ ڕێکەوێ شەوی لەیلەتول قەدر دانیشیت و خوا هیدایەتی با و توانە بە و دەسەڵاتی با و لەسەر ڕێگەی خێر توانای هەیە نەک 200,000 ساڵ عمریشی با و خێریشی ببنووسێ و بەقە کەوچەچیاکی لە غەزنەکەی کە بناکە حاجی لە کوردەوەریەوە باوە خەڵک زیاتر 27 ڕەمەزان دانیشێت تا چەند گرنگە ئێمە شەوەتاکانەمی دابنیشین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو شەوەتاکە دەڕۆژەکە دانیشتووە هەر دەڕۆژەکەی دانیشتووە ئینشەڵڵا مسۆگەریکە لەبێرەوە مسۆگەریکە پێغەمبەری خوا ماتوو دانیشتووە بێتووە لە پێڕەوەکەیەوە بڕۆی بەرنامەکەی بەجێبێنی سونەتەکانی وەجێبێنی ئیترۆ توانە هەبوو بوو نەبوویتە خۆمە بە زۆر خوا زۆری لەن ئینشەڵڵا خوا بکە بەنسیبەکەی خوای ئێمە صلی الله علیه وسلم ماتوور هەر دەڕۆژەکە دانیشتووە تۆی دانیشە گەنجی تو بە خۆتی تو خوانی بڕیە خوا و ڕوو لە لای خواوە بێ و قەراری خوا بێ و بەشی خوا بکە بەنسیبی تۆ شوێمەش ئینشەڵڵا خوا بەنسیبی هەموو مسلمان ئەگەر کەسێ بیەوێ خی گەورە لی خۆش بێ باشەوەکانی لەیلەتول قەدر لە ناو مزگەوت تا بمێنێتەوە ئەو شەوە لە دەست خۆمان نەدەین هەتا بەیانی نوێژ و تەعاتکەین بۆ خی گەورە وەڵا ئینشەڵڵا بێ هەوڵ بنی و دابنیشین بەشم ئەو خێرە گەورەی ئینشەڵڵا خی گەورە بێ بەشمان نەکات لەو گەورەی و لەو فەزری ئەو شەوە گەورەیە کە لە باخاتی خی بە ڕۆژوین لە شەوی تاکانی شەباه تا بەیانی عیبادەت بە خی گەورە بکەین تا ئەچین نوێژی بەیانیەکەین شەوێکی مبارەکە و لە دەزە چیە چون ساڵی یەک جارێک یەک شەویشە لە دەست چەداوە لە هەموو مسلمانانەکەمیدی ئەو شەوەی بە فێڕۆ نەدەن و لە دەست نەدەن هەنێک کات هەیە زۆر پیرۆزە ئەو کاتانە کە لە دەست دەرچوو زەحمەتە کاتێکی کە بۆت بگونجێ یا بۆت بڕەخسێ ئینسان تا محاولە بکە پشتیوان بەخوا لە دەستی دەرنەچێ
بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. ليلة القدر يكيك لو نعمة قوراني كخواي قورة بخشيوتي بقروي بشرية بتايبتي مسلمانان. ليلة القدر هني فضل قوريتيا هي بيغمري سرور صلى الله تعالى عليه وسلم فرمي لفرموديكا كإمامي بخاري تخريجك وإمامي ترمزيش تخريجك أبو هريرة روايتك فرمي أجر كسي بيه وخواي قورة لي خوش بيه باشا وكاني ليلة القدر لنامز قوتا بمينيتوا واتا أو دشوي أخير شو تاككان واتا شوي بستويكو بستوسيو بستوبينجو بستوحوتو بستونو إنساني مسلمان نيتي اعتكافيني واتا نيتي معنويني لناو مزقوتا كاري مسلمان چي لناو مزقوتا زیندوو کردنەوەی سونەتەکانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم یەکەمین بە دەورکردنەوەی قورئان دووهەمینیان بە شەو نوێژکردن و لە دوای تەراویح بە سونەتە ویترەکان و لە دوای ئەوە باسی ژیان و سیرەتی پێغەمبەری خوا صلی الله تعالى عليه وسلم بۆ خۆمان و بۆ جەمیعی مسلمانان کە لە ناو مزگەوتە اعتیکاف بکەن بۆی خوای گەورە جل جلاله فەرمی أعوذ بالله من الشيطان الرجيم إنا أنزلناه في ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر كعلماني تفسير رحمة إخوان لبي ابن كثير فرمي 86 ساڵ خوای گەورە دەرفەتێکەیە بە ئینسان ڕەحمی پێکات خێر و ئیحسان و چاکەی بۆ ئەنووسێت ئەمەش ڕەحم و سۆز و شەفەقەت و میهرەبانی خوای گەورەیە گەر ئینسان ئەم هەلە بخۆزێتەوە 86 هەنێک لە عالمانی تەفسیرە فەرمن 83 هەنێکە فەرمن 86 لە تەفسیرە قەدیمەکانە فەرمن 86 عالمانی سەردەمە فەرمن 83 کە لێکدانەوەیان بۆ کردووە چونکە ئەوان بە ساڵی قەمەری کردویانە ئەمان بە شەمسی کردویانە چونکە ساڵی شەمسی لەلای ئێمە 360 لەلای ئەوان 365 بە قەمەری واتە چەند عەدەدێکی زیاترە ئەفەرمن ئەم عەدەدی چەند ساڵە کە ئینسان ئەمێنێتەوە لە یەک شەوە دەستگیرۆیی ئەبێ بۆی هاوتەمەنی ئۆمەتەکانی پێشووتری ئێمە کە تەمەنیان 150 ساڵ بووە بەڵام دەرفەتێکی کەمیان هەبوو بەڵام ئێمە تەمەنێکی کەممانێک کە ئومەتی ئاخر زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای گەورە ڕەحممان پێ بکات کە بتوانین لەم شەوانە شەوی لەیلەة القەدر زینوکەینەوە ببێتە مای لێ خۆشبوونی گوناهەکانمان ببێتە مای ڕەحمەت و ببێتە مای ئاوەدانی بۆ وڵات و میلەتمان ئینشاء الله. لە کوردەوارەوە باوە زیاتر خەڵک شەوی 27 دانیشێت وڵا بەبێ فەرمایشی پێغەمبەر درود خوا لێ فەرمێ شەو تاکەکان دابنیشن تا چەند گرنگە ئێمە شەو تاکەکان دابنیشن وەکو 21 23 25 27 29 بە ئومێدەوەی کە مسۆگەری بکەین بڵێ لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئاماژەی پێکردووە ئێمە بە خزمەتی گەشتین وەکو مسلمان شەوە 21 22 23 25 واتە شەوە تاکەکان دیاری کراوە بەڵام تاکیدکردنی تەواوەتی لە شەوی 27 پرسیاران لە ئیمامی عومەر کرد ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بوتیان کە خەلیفەی مسلمانان بوو پرسیاریان لێ کرد ئایا چ شەوێک تۆ بە شەوی لەیلەة القەدر زانی فەرمووی ئەوەنی من بزانم شەوی 27 چونکە تەبەقاتی ئاسمان 27 چونکە هەنێ مەسائلی هێنایەوە لە مەرحەلەکانی ژیانە بە حەوت دەستی پێکرد تەواف حەوتە فڵان شت حەوتە فەرمووی من یەقینم هەیە 27 طبعا سەحابەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوان خوای گەورە فەزڵ و ڕەحمەتەی یاونەتێک کە مەلائیکەتی خوایان بینیوە مائیلی ئەو بەرەکەت و ڕەحمەتە بوون کە لەو شەوانە هەستیان پێ کردووە و تەئکیدیان کردوێتەوە لەسەر فەرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە نەسی حەدیسی ئیمامی بوخاری کە فەرمێ شەوی 27 کە گومانی تیانە شەوی لەیلەة القەدر ئینشاء الله. چۆن بتوانین ئەو خێرەگەوری دەست خۆمان نەدەین چونکە وەکو جەناب ئاماژەت بۆ کرد 83 ساڵ کەم نییە کەم کەسمان بتوانین بگەینە 83 ساڵ ئەگەر بیشگەن ڕەنگە بە لەشی ساغ نەتوانین عیبادەت بۆ خوا بکەین وی تا چەند گرنگە مسلمانان ئەمە لە دەست خۆیان نەدەن. قوربانجان لە دەست نەدانەکە هەر کەسێ لە تاکی ناو کۆمەلگا وەکو مسلمان ئەتوانێ جوهدێکی تەواوەتی بکات لەو شەوەیە ئەو ئیشانەی کە هەیەی لە ژیانی ڕۆژانەی ڕابردیە ئەتوانێت تۆزێک دەرفەتێک و قەوسێ بۆ خۆی بکاتەوە ئەو هەلە بۆ خۆی قوزێت و لەو شەوەیە ئەو دەرفەتە بەدەستمێنێ ئەگەر ئیشێکە هەبێ لەو شەوەیە میوانداریەکە هەبێ ئیشوکارێکی ئوموراتی ماڵەوە هەبێ بە ئەم ئیشانەمی ئینسانی مسلمان دوای بخا ئەمە ڕەحمەتێکە و سۆزێکە بتوانێت لەو شەوەیە ڕەزامەندی خوا بەدەستبێنێت چونکە هەمومان مردنی قەرزارین مردن وەکو سەفەرێک وایە ئێخەی هەمومانەگرێ هەر جاری و تەقەیەگەیا لە دەرگای ماڵێک کە بۆ هاوسەفەری ئەو ڕێگایە بین ئینشاءڵڵا خوای گەورە ڕەحمەت پێ بکا و لە چیسی خۆمانی نەین. مامۆستا وەکو دواوتە وەکوەوەی کە کۆتایی بەرنامەکەەوە بە ڕێزی جێبیاڵم مسلمانان لەو شۆدا چ دوعایە بکەن باشە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم دوعای زۆر تاکید کردووە کە ئیمامی بوخاری تەخریجەکە ئەبو هورێرە ڕیوایەتێکە کە لە صحیحەکانی تریشا کە هاتووە
أفرمي اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا لفرموديك تراك هر بخاري تخريجك أفرمي اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا بهرد مصطلحك كهاتو فرمودك في غمر إخوة صلى الله عليه وسلم كإنسان أم دعاية بك جورترين دعاية جورترين رحمة شون إنسان لتحياتك فرمي ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار أم دعاية شون ثابت بولا تحياتا أم دعاي في غمر إخوة صلى الله عليه وسلم ثابت بولا شوي ليلة القدر جورترين دعاية وبتواني لو شوا دعاي قنوت بخوانين ودعاء بو خومان وبو ملة كمان وبو بيجمرق كان مانو بو جميع مسلمان كخواي جورا لم بارو دو خو لم خيرانيا خواي جورا الرحم بمي لتبكى بارانێکی ڕەحمەت بکا بەسەر ئەم شەڕ و ئاژاوەیە و ئەم هەموو هەمەلایەنانە لەگەڵ هەموویان ناواز بن لە کێشە و تەگەرە و ناڕەحەتی و ببن بە خزمەکار بۆ ئەم میلەتە ئینشاءالله. ئەمە ڕابۆچوونەکانی هاوڵاتیان بوو سەبارەت بە شەوی پیرۆزی لەیلەتول القەدر. هیوادارین خوای گەورە ئینشاءالله تەمەنمان پێ ببەخشێت هەمومان ئەم ساڵ بەو شەوە شاد بین و ئینشاءالله خوای گەورە ئەو شەو بکا بە نەسیبمان و ئەو خێرە گەورەی کە خۆی دەفەرمێت خێری 1000 مانگ یاخود لە 1000 مانگ زیاتری هەیە هیواداری ئینشاءالله خوای گەورە بکا بە نەسیبمان و لەو شەوەدا زۆرترین عیبادەت بۆ خوای گەورە بکەین و لەو شەوەدا لەگەڵ خوای گەورەدا بەڵێن دووپات بکەینەوە و واز لە گوناحەکانی ڕابردووبێنین و ئینشاءالله بەرەو کاری چاکەخوازی و بەرەو کاری خزمەتکردن بە مرۆڤایەتی و بە ئیسلام ئینشاءالله هەوڵ بدەین ڕێچکە بگرینە بەر. هیوادارین خوای گەورە یارمەتی دەرمان بێت دعاکەمان قبول بکات عیبادەتەکانمان قبول بکات تەوبەکانمان قبول بکات ئینشاءالله بۆ ئەوەی کە ئینشاءالله جارێکی تر نەچین سەر هەڵەکان و هیوادارین خوای گەورە دەرمان بێت بۆ ئەوەی کە واز لە گوناحەکانی ڕابردووبێنین و ئینشاءالله ئەو تەمەنی کە مامانە بەکاری چاکە و بەکاری خواناسی کە جێگەی ڕەزامەندی خوای گەورە بێت ببێنە سەر. شەوی قەدر پیرۆز بێت لە مسلمانان ئینشاءالله بێ بە نەسیبی هەموو لایەکمان. پەیامی ئەم جارەشمان لەگەڵ مسلمانانە گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بە خوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.